نفسیە سیکۆلۆژیە بەڕاستی کە چاودێریتان بکرد نازانم هەیتت یا نە بەس بە هەر حاڵ کاک مادی ئەگەر ئەوەی خۆت باز بکەی ئەتو چ دەکرد لە هەولێرێ وەکو گیرای کاقادر ئەمە بابرین لە هەشتا و چارەوە ئەمە دانیشتوی خەڵکی هەولێر تەیراوەمە ئەمە بەخۆمان هەری هەولێرینە بەڵام لە هەشتا و چارەوە لە منداڵی وەم چاوم لە تەیراوەی کردەوە ئیدی جیرانەکەیمە ئەوە بوو ئەو ڕۆژی کە ئەمە بە شەرکەتین لەگەر حزبی تورکمان ئەمن و برادەرەکەم بووین کە بە خەیاڵی مراهقاتی على ئەساس مەستین و سەرخۆشین و دەچین سەرەکی لە خۆشەویستەکەمان دەدەین لە کۆڵانی عارەبان بە حیساب تەمەنت چەند بوو کاک مادی ئەمن موالیت هەفتاوەنەوەمە ساڵی 99 باز دەکەم ئەمن ئەو کاتی وە بزانم 18 ساڵ بووم یان 19 ساڵ ناو کۆڵانان و چاوچاوانێ و پرچە و هەڵە لێکردن لەدا ئیدی مراهق بووین و منداڵ بووین وەمان دەزانی گەورە بووین ئەمە تازە شتێکی هەردووکانێک لە منتیقەی هەبوو ناوی سەنابل بوو چوین ئەم ئەو برادەرم على ئەساس دوو پێکمان خواردەوە بە سەریعی بچین سەر لە خۆشەویستەکەی خۆم بدەم لە ئەوەی لە کۆڵانی عارەبان باڵێ بەهەرحاڵ لەو حالەتەی کە چوم دەبینم زادە ئەو حتمما کە دەچی لە شارع عەتبای دەچێت کۆڵانی عارەبان بە پێش حزبی تورکماندا دەچی بەکن فلکەی مەحمودی دادەچی کە ڕۆیشتین ئەمن ئەو برادەرە بەوێندەردا ڕۆیشتین وەزع واچی برێ شەڵەژا بوو زۆر ئارام نەبوو ئاسایش شورتا نەژدا هەموو دنیا لەوێندە یەک لەوانە حزبی تورکمان خۆیان بەستە بوو هەموو کامل محکەمەل ئەوها ڕاوەستا بارەگای کام حزب بوو کاک مادیەکە بزانی حزبی تورکمان ئیزاعی حزبی تورکمان بەرامبەر محمود علاف بەرامبەر مزگەفتی محمود علاف مەڵێک حزبیان هەبوو لە بە هەندێمەیانی بەرەی تورکمانی هەبوو هەندە مەڵێ ئەوزە نازانەوە چ حزب بوو دەیانگۆ حزبی تورکمان ئەوزە لە بێ شانسی منیش مەسعود بارزانی لە شیرن پالاس کە دەکاتە مقابلی حزبی تورکمان لەوێندە لە کۆنگرەی 11می پارتی هەبوو شانسی من کە بەوێندەدا ڕۆیشتین یعنی دیار بوو پێوەمان دیار بوو ئەو دوو منداڵکارە یعنی مەستن یاخود سەرخۆشن دیار بوو حزبی تورکمان بە چاوەشی کوبرەی ناتەندروست تەماشامانیان کرد ئەمەش لە کوبرەی منداڵین و مراهقین على ئەساس هجوممان کرد بەلاماری ئەو تورکمانەماندا ئەنگۆ تەماشای چ دەکەن یعنی لۆ تەماشامان دەکەن ئیدیوە بۆ ڕاکێشان و لێکدان و ئەو شتانە ئەمە دەرەقەتیان نەهاتی بەڕاست دەرەقەتیان نهاتی لەبەرەوەی چەچیان پێبوو ئیدی تەقەشیان لێ کردین تقریبا یەک سریان ببن دەست بە پێمان وەنا باش بۆ خوا ڕەحمی کرد لەوێندەرێ نەبردین هەڵاتین کە هەڵاتین ئەوان دەرکەی مەقڕیان پێوەدا و دەرکەی حەلەویات سەفار هەبوو بەرامبەر مەقڕەکەی حزبی تورکمان خۆی لەوێندەر نات تەنها یەک شەخص ماوە تەقەی لەمە کرد ئیدی ئەوەی تەقەی لەمە کرد على ئەساس سلاحەکەی لێ بستینین لەگە هینان و بردن و بینە و بەردەی ئەوەی حاصل نەماتانی هەڵاتی زوو هەڵاتی لەبەر شورتە و شتی و هەلە ئیدی پاش 15 ڕۆژی ئەوەی ئەمنی بەگرتندایە لەوانەیە ئێستا ئەوەش ببینیتن ئەو ڤیدیۆی ببینیتن پاش 15 ڕۆژی تەوەسلم کوبرەی بە برادەرێکی کرد گوتم ئەتوو دەرەی خاڵم لە قەڵەمە لە ئاسایش ئەمن دعوەتت دەکەم مێز مەفتوحە چ دەخۆیەوە بخۆوە بەس تەماشایەشی بکە بزانە ناوم لەوێ هەیە بە هەر حاڵ ناوم لەوێ نەبوو دعوەتی کابرام کرد و ناومی نووسی ئەوە هیچ ئەمن ئەوها کەشف نەدەبووم بە حیاتی کەشف نەدەبوو خۆت بەگرتندایە ئەمن خۆم بەگرتندایە ئەو کابرای پێشمەرگەی خاڵم بوو بە حیساب سیقەی پێ دەکەم برادری منیشە نازانم ئەوە نازانم ڕێخستنە هەواڵگەریە نازانم مخابەراتە نازانم لێکێک لەو ناوانە الحەمدولله ناویشیان نازانم چیان ئەوەندە بە زۆرجی شکایەت من لێ کرد ئەمن ئەوڕۆ دعوەتم کرد هەر لەگەرە من سوء ئاسایش لەگەر من شەو بوو دەمانچەی لەبەر پیلی بوو سەرخۆشیش بووین بابرێن مەست بووین چووە بە باب نیزامدا چوو ئەوەی قادرمەی چووە سەرێ هاتەوە کە چووە سەرێ و هاتەوە هەر بە خۆم شکەکەم کرد گوتم خەڵک بە ئایخی ناتانی بەبێ دەمان چ بستەژۆری ئەو کابرایە لەگەر من خواردیتمانەوە بۆنی مەشروبی ڕۆژەڕەیەک دێتن
ئیدی دەستە ئاسایشی بە باب النیزام بەدەمانچەوەش دەچێت ئیدی ئەو شەوی ئەمن مرتاح نەبووم دەنا هەموو ڕۆژێ ئەمن لە ماڵێ دەنووسم ئەو شەوی لە ماڵێ نەنووسم لە ماڵی خوشکم نووسم لە بۆ سبەینێ هاتن برامیان برد لە جیاتی تو برایەتیان گرت زیاتی من برامیان برد ئەوزە لەگەر وەش کوبرەی ماڵیان هەموو سەراوبن کردبوو کانی بزانین قومبلەتان هەیە TNTتان هەیە نازانم چتان هەیە کلاشینکۆفتان هەیە زانستان هەیە ئیدی ئەمەش لە خوای بە زیاد بی کاک مهدی پرسیارەکە تو کۆن یەکێتی بووی مەسەڵەن چ باگراوندێکی سیاسی تە بوو یان هەر کەسێکی ئەوە بووی چەکداری پارتیەتی بووی بەنمونە و پرسیار دەڵێ الحەمدولله سپاس بۆ خوا هەتا ئێستا لەگە هیچ حیزبەشی نەبوویمە سپاس بۆ خوا ئەویش وە بزانم ئەویش ئامۆژگاری ئەوەیە چەند مانگەک چەند هەفتەک هاتوچی مزگەفتێم کرد بە خەیرات چەند برادرەکی کۆڵانێ ئیدی ئەوز ئەمن تێگەیشتم کە ئەوەی لەگەر وانەبی لەگەر وانە سزا دەدرێتن یعنی عقابت عقابی وانێ ئەوزە لەبەر بەو بڕوایەی من لەوەیە کوبرەی پێشتر لایەنگری یەکێتی بووم وەکو هەستەکی لە بۆ یەکێتی على ئەساس وەچ تێگەیشتم فکر لەبۆی دەنگدەرێکی یەکێتی بووی هاسۆزێکی یەکێتی بووی بەڵام سەکدار نەبووی بەڵام لەگە هاتوچی مزگەفتێک کە تێگەیشتم ئەوانە چنە ئیدی کوبرەی دەستم لە هەموویان ششتەوە گوتم ئەمن خۆمڕ و ڕەشی دنیا قیامەت تێ ناکەم لەبەر چەند کەسێکی کە هیچ مافی منی پێوە نیە کویان گرتی کاک مهدی بەڵێ کە برامیان گرت بوو ئەو ڕۆژی کە لە ماڵێ نەنووست بووم برامیان گرت بوو بۆدبیان هەتا مهدی خۆی تەسلیم دەکاتەوە ئەتوو حجزی ئەوزە بەواستەی ئەوەش نوکتێ یەکێک برای لە جیاتی بژیرێتن بەڵێ ئارێ بەخوا بەواستەی ئەوەی ئەمن خاڵم على ئەساس لەگەر ئامر فەوزە و نازانم سو شەڕی شێڕاتۆنی لەگەر بووە و برای لە شێستویەکەوە شەهید بووە هەتا ئێستا نەهاتیتەوە کەس نازانی چی لێ هاتیە ئەوە خاڵم عینەن چوومەکن خاڵم على ئەساس ئەویش پێشمەرگەی پارتیە و یعنی زۆر ئەوەی هەیە زۆر وڵاتی هەیە وەنەبی مەتکیکەم بەڵام ئەمن دەیناسم بەڕاستی دڵسۆز بوو ئەوانە دڵسۆز یان ناوێتن کاقات هەر کەسە دڵسۆز بی لای دەدەن چوومەکن خاڵم شانسی من لەوێندەرێ نەبوو وە گۆتیان کاکە لە پێشمەرگاتی نەمایە چوومەکن عینەن کوڕەپلکە چیتکەم لە باتەی ئیش دەکاتن گوتم حاڵ و مەسەلەی من ئەو هایە گوت بابە بڕۆ گوتی ئێستا وەرەقەچی دەنووسم بڕۆکن ئازاد پێشدەری گوتم ئازاد پێشدەری دەیناسی گوتی ئەمن 2 مانگە ژنم مەردە هینایە ئەوتە 2 مانگ ژنی هینا بوو گوتی جمعەکەی دی ئەمە لە ماڵی ئازاد پێشدەری بووین ئەمە دعوت بووین ئەمن ژنم هینایە دعوەتی پێ بوو ئێستا ئەمن ئەو وەرەقەت دەدەمێ عەزیز ئەمنی ناردیە وەڵا وەچوێ گوتم خەنی بووم گوتم باش بۆ یەک باش بۆ هاتینەکن عەزیزی کە یەکەچی بناسیتن لە ئاسایش لەبەرەوەی ئەمە کەس ناناسین تاقات لەبەرەوەی بابم هەر لە ماڵێ لە بۆ دوکانێ لە دوکانێ لۆ ماڵێ الحەمدولله هیچ چەکدار و هیچ حیزبەکی ناناسی ئیدیکە چم وەرەقەکە دڵم خۆشە على ئەساس بسمعکن ئازاد پێشدەری ئەوە عەزیز دایتێ من هاتوو سمعەکەی دی لە ماڵی عەزیزی دعوەتی عەزیزی على ئەساس وەنیە وەڵا کەچوم هەر لە ئەوەی لە خوارێ لە پرزگەی گوتیان ئەوە ئەتوو سعات 9 سبەینێ بووە گوتی ئەمە لە سعات 8ەوە ئەمە سعاتك و شتەکە ئینتیزار دەکەین ئەتوو لە چی گوتمەوە تازە خەبەریان لە بۆ مینە ئەوە هاتیمە گوتی فلان بی بە شعبەی سیاسی ئەمنیش نازانم شعبەی سیاسی ئاسایش چیە وەڵا کە چوومە ئەمنیان بردە سەرێ دیتم برامیان بەردا برام خۆی بە من دادەرێ مەهدی بە منیان گوتیە ئەگەر براتنێ ئەتووی بەگونی بە فەلاقەوە دەکەیت قوربانت باش بوو ئەوە هاتی یەک گوتم بڕەوە ئەتوو بڕۆ ئەو ئەمنی بەگونی بە فەلاقەوە دەکەن گوتی ئەوە ئەحمەدی برام گوتی ئەوە لە خوارە ئینتیزارت دەکەین سعاتێک دەوام تەواو دەبی گوتم بابە ئەوانە نفوسیان لە مستان دەوامی چ و مەوامی چ بڕۆنەوە ماڵێک بڕۆن ئەوە ئەمن ژیرام وەچ کابرا کۆتری قڕم بەسەری و سێمی ڕۆژ کە ئەمنیان برد ئەمنیان لە قاعەیەک دانابوو کاک قادر ئەوجا لێرانەوە دەست پێ دەکاتن لە قاعەیەکەوە دەست پێ دەکات لە ئاسایشی هەولێرێ لە ئاسایشی هەولێرێکی
ئەو کاتی ئاسایش بۆ دەمی کاکەوە ئەو کاتی عادل بۆتانی ئەو کاتی عادل بۆتانی وتی ئاسایش جێگیری کاک جێگیری عادل بۆتانی بزانە ئەو ترسە هەر هێشتا لە قەلبت مایە دەتەوێت برێی کاک ئەوەندە دەترسی دەتەوێت برێی کاک دەمویست تازە برێم کاک عادل بەڵێ مەبەستم بەخوای سەباح سوور جێگیری ئەو عادل بۆتانی ئەویش سەباح سووریش یەکەکە لە جەلادەکانی ئاسایش وەکو دڵشاد یوسف و ئازاد پشدەری و ئەوانی دی کە خەڵک ناویان نازانیت لەو سێ ڕۆژەی پاش سێ ڕۆژی کە لە قاعەیەک بوو مەسەلەن ئەوم دیت لۆجیرایە ئەوم دیت چیلێکرایە ئەوم دیت شخص هەبوو کە قادر والله وبالله وتعالى شخص هەبوو ئەمن سێ مانگ و 20 ڕۆژی پێچ و گرتنەکەی من شخص هەبوو یەکەم ڕۆژی کە ئەمن گیرا بووم ئەو کابرای بەتانی دەبایە لەسەر سەری خۆی بی هەتا ئەمن ئازاد کرام ئەو کابرای هەر ئەو هابەتانی لەسەر سەری خۆی دانا بوو 24 سەعات والله وبالله وتعالى لۆ بەتانی بەسەر خۆی دادابوو نەدەبایە بتبینی نا ئەوانە مەجموعەک شورتە بوون لە ئەوەی چی پێ دەڵێن لە سۆران مەجموعەک شورتە بوون لە سۆران دەیانگۆ شورتەی گومرجینە دزی لە گومرت کرایە ئەوجا 8 نەفەریان هینابوو هەر یەکەچیان لە قاعەتی دانابوو ئەوجا کوبرەی ئەوە بەسیترین تعزیب کە ئەتوو نەدەبی کەس ببینی نەکەس بتبینی نە قسەی لەگە کەس بکەی ئەو بەتانیە 24 سەعات ئەوها بەسەرە خۆت دادایە نان خواردنیش ئەو هەیە کە دەچێت توالێتیش ئەو بەتانیە هەر بەسە سەرتەوەیە دەچێت توالێت و دری دێەوە دێ ئەو یەکێک لە تعزیبەکان هەرە ئاساندەکان بەبێ لێدانەوە لێدانی تێدانە بەس بەتانی بەسەر خۆت دادەی و ئەوجە پیاوم دێ دۆست چاوی دەربینی یان قسەی لەگە بکە یان نوتقی بێتە نوتقیش نابی بێ ئەوە ڕاستە دەیانگوت یعنی هەندە شێوەت ئەشکەنجەدان هەیە بە شێوە زیندانی کردن هەیە لە ئەشکەنجەدان ناخۆشترە مەسەلەن سێک ڕادەوەستی 2 سەعات 24 سەعات دەبێت ڕوو لە دیواربی بەبێ جوڵە بەنمونە یعنی ئەوە شێوەیەک لە شێوەکانی ئازادانی زیندانە کە ئەوە هەموو پێشتری مافە بەهەرحاڵ بەڵێ کاک مادی یەکەچ کەم دیت ئەوە لە قاعەیەک بەحسی قاعەیەک لەوە دەکەم ئەو یەکێک لەوانە ئەو شورتانە بوون هەرێکە و لە قاعەچی بوون کە على ئەساس پارە لە گومرجێ دەزرا بوو پاش تعزیب و لێدان و ئەو شتانە کە دەهاتنەوە زەی خۆیان لەبەرەوەی ئەوەندە ئینفیرادیە نەبوو هەر کەسە و لە ئینفیرادیەکی دانێ کوبری سزنەکە نوێ بوو یاخود کەوم بوو بە هەر حاڵ لە بۆیان نەیان دەتانی بزانە نەیان دەتانی یاخود زیان نەبوو نازان مەسەلەسی هەر کەسەچیان لە قاعەتی دانابوو ئەو دەبیت سەری خۆت داپۆشی إلى أشعار آخر كسبني بسيار هر هشتيان ويان ليكرابو هر هشتيان هر يكو لقاعك هر هشتيان ويان ليكرابو بلام يكشان لقرم يكشان لقرم ليددرا لسر ليددرا كبري موقفك زور مردانه وزور بياوانم ليدي او زامن قيشت ما قناعات اگر بيتو بياو او هالا بيتن لجير تعذيب ضل بصاغي دردسيتن يعني او كابلا نطقي ندكر كقادر او كابلا نطقي لينا شكل بجوري بو تاسيبي بكرد مثلا اسايش جوري لقرت ام كودي انزاني اگر نطقي كرد باغم بتاني لا دابا كود زاندرا كوي كرد يا سعودي مراقبته دطواني لبا حاشاك او مراقبه قوي بزليوا نعطاني إذا همو تشتكانش لمصلحتي مراقبية إذا لو زيانش واسطي دكية بيا مراقب همو كزناتاني ببتا مراقب أو ياسينا مراقب بو كأو ياسينا إذا جيرمو أو ياسيناش عينا ببلوشي هردك سوشي كقادر ببلوشي هردك سوشيان نهيش تبو هردك صابوني سوشيان نهيش بو لسا عرباني دادنش أو ياسينا 5 سال بو ديقو أو من 5 سال لأسايشن ببي مهازا يقول تملو سبب أو طبعا أو هل لو سيروجي أو همو مؤسساتنا دبيني أو يجي جيرايا وبخوي دي جيرا أو بقصي خويان ها أو أمن دجيرمو الراستا راسنية أو لزاريوان كابلا ديجو أو ياسينا ديجو أمن حماية زلا طالباني لا فيش شري بلاكوجي أمن سوم السويد كإقامة ورقد للسويد أو شتانا على أساس ظلم خوش سرتش لمالي بدموا لو كاتن شري بلاكوجي دسبيتها كات
كشري براكوشي دەست پێ دەکاتن ئەوش دەرەم هیچم لە هیچ دانیە سایقی جەلا تاالبانی بووم نە شەڕم کردیە نەچی مەجبهای نە کەسم پشتیە نە هیچم کردیە نە ئازاری کەسمدایە لۆ نەچوە بەنیەتی خۆی دەستەوە ئیدی ئەو یاسینە لە ئیبراهیم خەلیل بە سیارەوە دەجێ سیارەکەشی لێ حەدس دەکەن ئیدی 5 ساڵ لە زیندانی دەکەن ئەو جا هەتا ئەمن بەربووم ئەوە 5 ساڵ بەبێ مەهاجەی نەبوو ئیدی هەردوو کچۆکیان شکاند بوو لەگەر بلۆچی گوتم یاسین کو بوو ئەو کو دەبی بە بلۆچی گوتی لێرانە لەو ئاس ئەو ئیشارەتی دەدەیگۆ لەو حەوشەی لۆیە ئەوە دلیل لەوەی کە لەناو ئاسایش وی لێکرایە لە جەیتەوەی لێ نەکرایە مەسەلەن ئاخر چونکە هەبوو وەچی لەمەی دەداتێگۆ ئەوە کورە اعتراف کە دوای بادینیەکان دێن خراپترت لێ دەدا یعنی لێرانەکان من نەرمتر بوونە دەیانگۆ قسەی بکە دوای بادینیەکان دێن خراپترت لێ دەدەن ئەوانە بادینە قەدارن ئەوانە لەوێن دەریش حساسیان دروست دەکەن بەڵێ ینی مەقساتە لەوەی کە گوایە بادینیەکان دەرەجەیەک جەلاترن دەرەجەیەک جەلاترن ئەلەساس ئیدی ئەو یاسینە دەیگۆ ئەمن هەتا سبەینێت ئەو جۆگەلک هەبوو جەماعات قاپیان لێ دەشەشت وەختی ئەو خواردنەی کە دەتخوارد بەلوعەک لەوێن دەرێ هەبوو ئەو بەلوعەت زۆگەیەکی هەبوو دەیگۆ ئەمن شەوێ هەتاکو سبەینێ ئەمن لەناو ئەو جۆگەلەی ئەو هاترێش بوویمە خین لە کەپ و لە جێ و لە دە و لە هەموو قەلبم ڕۆیشتیە ئێدەم گۆلۆ گوتی ئەوەندەیان لێمدا ئیدی کوبرەی تەحملم نەکرد ئەمنیش گوتی بە مەلا مستەفا و بە مەسعود بارزانی و بە ژنیان و بە کچیان و بە هەمووی هاتمە خوارێ بە هەمووی هاتمە خوارێ ئەو کوبرەی چاویشمیان بەستە بوو ئەو دەیگۆ زۆنم بە ژنیان دەدا ئەگەر ئەنگۆ ژنتان ئەوهانیە خوشکتان ئەوهانیە سەرۆکتان ئەوهانیە چاوم بکەنەوە لۆ بەقەر دەترسێن لۆ لێم دەترسێن ئەوز دەیگۆ چاومیان کردەوە على ساس تووڕە بوون حەماس گرتیان کوچون بە خوشکدا و ژنمان دەداتن حەماس گرتیان حەماس گرتیتی کاکاچی ئاسایش ئەوزە بە بلۆکان لێدایە بە بلۆکان یعنی بلۆکەکەی لە بۆ ئەوەی نەبووە خصوصی پێی بشتێنیتن ئەوزە دەیگۆ زۆر بلۆک میلیدا ئەو بلۆکانە چۆچی گرتبەوە ئەوزەی چۆچی گرتبەوە یعنی بلۆچیان کە تێگرتێ لە هەموو جسمیاندایە بەڵام پێیشکاندیە بەڵام پێشکە ئیدی ئەو پێشی سابوونەکانی لەدەستدایە بەڵێ سابوونەکانی لەدەستدا بوو سابوونی پێی نەما بوو ئەوەندەیان لێدا بوو لەو ئەوەندەیان لێدا بوو کاک مەهدیەک سەرنج ئەمن هاوڕێیان هەندەزار پێکەنین دێت وەرە لە ناو ئاسایش پێک ئەو پێکەنینەوەکو گریان هەیە گریانی خۆشی بەس ئەو پێکەنینی لوتکەی تووڕێیە ینی ئینسان چۆن دەکرێت ناو ئاسایش بێ کاکە ئەتراف کەگەنا بادینیەکان دێت یعنی بادینیەکان چنەوە هەر کوردن هەر یعنی لۆ مەرتەبەیوان دووشت ئەتو سیرکە یعنی هەتا سۆرانیەکان شەزیان پێکردنە ئەو پاراستن و ئاسایشانەی بادینی جەلاترن لەوان بدودیان نییە بۆیە من خۆم پێ ناگیرێ بەڕاستی یعنی ئینسان سودمە دەگرێتن کە جێی لەو قسانە دەبێتن یعنی کە هەم نوکتەیە هەم یعنی هەم تراژیدیایە هەم کۆمیدیایە بەڵێ کاک مادی بە ئەگە بچینەوە سەر قادر ئەتو دەرێ پێکردن چیت کە دیت ینی چکو کاتەکەمان کەمە لە بە هەندێ چیکەی ئەو حالە دیت مەسەلەن ئەوە وەکو بەتانی وەکو بە هەردوو کلااو چۆچیان شکاند بیتن 5 ساڵ مامی یوسف هەبوو لە ئینفیرادی سەرێ بوو ئینفیرادی سەرێ خوارێ جوایز بوو ئینفیرادی سەرێ 2 غورفەی لێ بوو غورفەی گەورە 8 بە 6 گەورە یەک بەس ئەمنی لێ بوو غورفەی کە ئەو هات 2 بە 3 ئەو دوو لەوانە 2 بە 3 یەکەچیان حرەسی بوو یەکەچیان ئینفیرادی بوو غورفە گەورەکەش ئەمنی لێ بوو ئەو غورفەی بەرامبەرم مامی یوسفی لێ بوو مامی یوسف زیاتر عمری لە 55 ساڵی دەبوو یعنی مامی یوسف کەلچی نەما بوو یعنی بدید بە یعنی لە بەو لێدان و بەو تەعزیبەی دەتگەوە 75 ساڵ 80 ساڵ دەبی ئەوها کوور بووبەوە یعنی تەواو سەر و سیمای شێوە تەواو تێکچوو چی کردبوو لێیان دەدا کاک مەهدی لێیان نەدەدا خۆزگە لێیان دابایە ئەوان لێریانەی هەتا ئێرەی لە جێسی ئەو قۆڵی دەرهاتبوو قۆڵی دەرهاتبوو قۆڵی ڕاست و سەپیان کردبوو لەگە ڕاست و سەپی بێزگە لەوەی بە دەرکەیان وەکردبوو ئەوزە لە پشتی پێشیان دەدا غێر پشتی پێت ئەوها دەکەوتە گۆڕێ بە کێبڵی لە پشتی پێیان دابوو هەموو نینۆکەکانی پەنجەی فڕەیدا بوو فەقیری ئەتو دەرێ پێکەنینم پێدێ ئەمن هەموو قەلبم ڕق بووە لە جێ خۆم هەموو تەزاتی بە قەلبم دادێوەچی ئەو قسانە دەکەم کاپات
والله وبالله وتلای زۆر بەکەمی دەجێڕمەوە وەچی ئەو شتانە لۆیە بەکەمی دەجێڕمەوە چونکە ئەگەر بجێڕمەوە لەو خەڵکی تەأسیر لە خۆم دەکات ئەو دائما من محاولە دەکەم نەجێڕمەوە یعنی بە خۆم تێک دەچم ئەوە یعنی نازانم نفسیەتم تێک دەچیت ئەو شتانم کە دێتەوە پێش چاوی دەرم کو دەبی بەشێک ئەو هات و خاصە هێزەکی کوردی کە خەباتی کردی زدی ئەمنی ئەبوو غرێب و هەیە ئەی خاصە کەچی لە خۆی خراپترە یعنی ئەوە چ مەساتێکە بەرامبەر بەس من قەوسێک بڵێ کاک مەهدی لێرە ینی خەڵکەشی زۆر هەیە ڕێگری بترسێ بەڵام دەبی بزانن مثلا زیندانی ڕایە زۆر لەوەی فاشی تر بە لە 1970 لە کە لە شێستەکان ئیمەدا مستەفای هەبوو دوای ئەوە حتى مكتب سياسي زلاليكانيش مثلا زنداني خوانا بوا زور قاسي بونا دوای او مثلا زنداني اكل بداية نوتكان هل زور خرابتر بونا او فترة او شتانا رويدا زيادتر من بيموايا او كاريو بالسوشيال ميديا نبوا كرد اوروبا نبوا بنمونا اوبوزيون نبوا بلام استا بارتيو شتي ناتوان ابوشيو اشكان زي خلق بدن بتابتي خلق دياركان بويا يعني او باز ذكري او كاتي هيك شتك نبو هيك سانسورك نبو اما لنزيكو اقامان زندان كان اسد الجريم اوان بو هندي خلق زود ترسي على تما او برنامج هذا كان ابو خلق ترسي نابا في ثواني اصلا او خباتمان همو بري همو من بريا اوش بحول همتي همو لا اكره بل كاك مادي بروابك كا قادر اتو دري بلام اقاد لجور تاريخ كان والله وبالله وتالله امام برادرم هبو 5 سال 5 سال ئی منطقه خۆمان نەبووە ئێستا ترسێم ناویشی بینم بەڵام ئەگەر ڕێخستنە پاراستنە نازام هەرچێن دەرە ئەو مقابڕاتە جێ لە قسانە دەگری دەزانی ئەم باسی چێ دەکەم 5 سال بزریان کرد بوو هەموو پەنجەیان شکاند 50 ساڵی چەندەوە ساڵی 99 دەرێ لە ژوورە کاک مادی من بازەوە دەکەم لە نەوەتەکان و سەرەتای 2000ەکان وابوو بەڵام لە دوای 2015 و 16 ئەوانە پاشەکشەی زۆر گەورە بە جەلادەکانی ئاسایش کراوە ئێستا وەکو جاران ناتوان خەڵک شوێن بزر دەکەن دنیا لەسەریان خراپ دەبێت ئەشکەنجە دەدەن دنیا لەسەریان خراپ دەبێت بەڵام ئێستاش وایە لە بۆ خەڵکی هەژار وەدەکەن بەڵام هەموو ئەوانەی ژیران ئەو هاوڕێیانەی ئێمە من بە دواتچوومان کردێت تەعزیب جاران نادرێت ئەوەش لە ئازایەتیان نییە لە گۆڕانکاریان نییە لەوەیە کە خەڵک ڕەخنە دەگری ڕێکخراوی عالەمی سەردان دەکاتن جیانێکان لو روانجية بلي رخراوي عالمي رحمة داك وبير مشينا الصليب الأحمر الصليب الأحمر هات الصليب الأحمر بمني عنقو زو ورا أو يعني لبو الشبه ليه درابهم أمن دوني الشبه خراب ليه درابهم همو قلبهم همو تشيم وخينو رشو مورا يعني همو قلبهم أستور بو أمني أنبرد غرفي مديري عادل البوتاني أو روجي عادل البوتاني اللي يندر نبو صباح السور اللي يندر زايد شان لبيشم دانا تعذبي مال قلتم لواني بربو بوم لواني يكسكم بيتن لواني محازكم بيتن أمنيان لو هنا دليل انفرادي أمنيان ليرة دانا لو غرفي مدير فاش ساعاتكوني بيتو ساعاتكوني أو هالا ساعاتك أمنيان بردو زي خوم أو ما يوسف قلتي صليب الأحمر الديت قلتم أو زمن لم تصاني مسألة قلتم صليب الأحمر شيء قلتي بدي صليب الأحمر هاتي إيرا هوية ميداية هويتي نداية قلتم لا يعني بزانا ليرة زندانيان ديسان تعذيب ددن أو نوعية يعني ورقك أنقول صوتا لو ورقة شي زنداني بيتن كسبي روجي بديتم كاكا من زنداني بما لفلان روجي لفلان مكاني يعني ما بس لي اتيان شاد ولا جوري مديري هتا الصليب مانجي سوريا الصليب الأحمر ندويني أحمد لداك باب إذا من النمدي أتوك هل يكشي دانديد وشي لي دانديد لا سرتشي ورقة شان داعي هوية شان داعي يعني قبل بوي في وندي ما بيبقى اليو ان أقبلي أتو كتاب الدبي تصبي روجي أقل كردستان بزيك قبلي ولا بوكيسي باش بوزا صور بيس صوري خلق داميز هلين وشي كنتار دبون لو سزني نيازي هما بو هلين لويا أو كتابة ياندويست أو ورقة ياندويست الصليب الأحمر هذا أوانج أو هلا لقد أو خلق يدلتانا باشا كاكا وبين السر أوي كو أشكنزي تويان دادا بو يعني أشكنزكات كو دستي بيكس كقادر كاية كم شوي بابرين أمنيان برد لبو تعذيبي باش سيروجي دستو تصاوميان بس إذا بخوم توقعهم نذكرت إذا لا عقلي خوم لبروي أو كاتي بسبب أو من دارج بوم عقلهم هون بينتش كادم جو كادم جو كودبي أو أنا كودبي لمن ددن معقولة لمن بدن أمنيش كردم كدستو تصاوميان بس تا
ئیدی تێم وەرهاتن حاشا کووس چەند سەیەک لە شتەکی وەردە ئاڵێن ئەیدی ئەو لۆیە دائیمەن ئەم لێن دەرێەوە بغزم لەوانە هەرگرت گوتم حاشاک ئەو سەگانە ئەوی ئەو دائیرانەی ئەوی خەڵکی ئازار و ئەشکەنجە دەدەن ئەوانە بەس بە جەماعی ئازان ئەوانە بەس ئازانە وەختی یەکێک چاو و دەستی دەبەستری چونکە هەر لە بینی خۆیان مناقەشەیان دەکرد لەگەر حیمایەی مدیری یەکێک دەیگۆ لۆ لەی نادەی دەیگۆ ئاخر لە چ دەم ئەتو چاو و دەستت بەستیە دەبڕۆ زەلامەکەم پێی پیشاندە لە جادەی بزانە هوردی دەکەم یان لە ئاخر لە چ دەم ئەتو بۆتنانی بابرین ئەوە جێم لێ دەبوو ئەو ئایا ئەویش لەگەری لێمی دەدا یاخود خۆتە بوو نازان ئەو قسەی وان بوو ئیدی یەکەم شەو چاو و دەستمیان بەستی ئیدی زۆر بەبێ زەمیری تێم وەرهاتن یعنی لە توابی دوژمنت لە بن دەستیە ئاتوو دەرەی دوو ئەو یەکە چکە دەرێ پێنج ئەوە یعنی لەسەر سەرتن لێت دەدەن بە هەموو نەوعی لێت دەدەن ئەوجا ئەوەی ئەتوت بابرین ئەوەی ئەتووی یاخود ئەوەی ئەوان دەیانەوێ کاکە ئەمن هەو نیمە پێی ناوێ لێم بدەن یعنی ئەمن یعنی تۆمەتەکەت چ بوو کاک مادی تهمەتەکەم ئەوە بوو ئەمن بزانم ئەمن یعنی هیچ خەیاڵم لەوەی نەبوو یا کۆنگرەی 11می پارتی بوو مەسعود بارزانی لە شیرن پالاس بوو کۆنگرەی هەبوو ئیدی ئەمنش لەگە حزبی تورکمان لەو دەمەی بەشەر هاتیمە بەسەر خۆشی ئیدی تهمەی وانە ئەوە بوو ئەتوو یەکێتی ئەتوی ناردیە یان پارتی ئەتوی یان حکوومەت ئەتوی ناردیە یان پەکەکە ئەتوی ناردی ئەمە لەگەروانە هەمومان براینا بەس ئەتوو برێ لەگەر چی ئەتوی ناردیە هاتی لە مەسعود بارزانی بەڵێ بەڵێ ئاژە بەڕاستی هەوڵتدا مەسعودی بکوژیان ئەوزە حزبی تورکمان لەوێن دەرێ لە ترسی خۆیان تەقەیان لە شیرن پالاس کرد بوو لە کاتی لەو کاتێککە ئەمە شەڕی لەگەر حزبی تورکمان دەکەم دەرکەیان لەسەر خۆیان پێوەدایە لە ترسان حزبی تورکمان بەبێ ئەوەی ئەمن بزانم هەموو خۆیان چوینە ژۆرە چوینە مەقڕی لە ترسان تەقەیان لە شیرن پالاس کردیە کۆنگرەش طبعاً تێک دەچیتن مەسعود بارزانی لەوێشی تەقەی لە شیرن ئەوزە لە بە هەندێ حزبی تورکمان چی گوتیان گوتی بابە ئەوانە تووکی رۆرس هاتینە شیرن پالاس خۆیان بتەقینەوە ئەمە ڕامان گرتی چونکە حزبی تورکمانەکانیشیان گرت بوو دوو لەو کەسانە برادری خۆم بوون لە حزبی تورکمان هەر ئەو ڕۆژی کە بەشەر هات ئەوانیشیان گرت بوو گوتی ئەمەیاندا بەر شەقان لە ئاسایش بۆ نارە ئەوتەکە دەیناس گوبری شەڕەکە لا ئیرادی بەدەستە خۆمان نەبوو یعنی کابرا گوتنی حزبی تورکمانە و شەڕمانی پێفرۆش ئەمەش مراهق بووین منداڵ بووین لە عینی کاتدا خواردو بوومانەوە و ئیدی جەنابی سەرۆکیش لە شیرن پالاس بوو ئێکاکە ئەمن زەم ئەتو ئەمنت گرتیە چاومت دەدانەکەی کاک مەهدی بێنەوە تێگەشتین یعنی بە تۆمەتی ئەوەی کە هەوڵی کوشتنی مەسعود بارزانی درا بەبێ ئەوەی لە کۆڵینەوەی زدی بکرێ یعنی وەکەوە ئێستاکە کە مەسەلەن هیچ بەڵگە نەبووە هیچ چەک نەبووە دوو کەس چۆن دەتوانن وەکو ئێستا کە ئێستامان تۆمەت دۆ شێوانی هاوڕێکانی دەوزرێتەوە ئەوان بە تەمابوونە مەسعود بارزانی بکوژن چکو تۆمەتەکە قورسە بەڵێ کویان ئەشکەنجە دەدایی بینەوە سەر ئەشکەنجەدان کا قادر چاو و دەست دەبەستن لەگەر پێت ئیدی ڕوتت دەکەنەوە بیدایەت ڕوتت دەکەنەوە لەبەر نەبوو هیچ بەس دەرپێ قوتە ئیدی مانجی 12 شە ئەمن 5 گیرام هەتا 25 دوو مانجی 12 شە ڕوت و قوتت دەکەنەوە ئاوی ساردت پێدا دەکەن ئەوزە نازانی چونکە یەک کێبڵ دیارە کە یەکە گلێت دەدا دیارە چونکە خیبرەت هەیە سەبر خیبرەت هەیە ئەوەندە لێدرایە چونکە هەفتەی 2000 لە منیان دەدا یەک بەخۆم هەموو 2 شەمان و 5 شەمان پاش سعات 6 مەغریبێ ئەمن تام دەگەیشتێ ئیدی نییە سوورەت نەدەما لە دەوم نەرێ یعنی ئاەت نەدەما دەم بۆ ئەوزت ئینتیزارت دەکرد دەنجی دەرکەی دەهات ئیدی تاوە دەپسای ئێستا ئەمن دەبن ئەوزە دوو حەرەسیشمان هەبوو حەرەسێکیان بادینی بوو ناوی سدیق بوو حەرەسیشکیان سۆرانی بوو ئی هەولێرێ بوو ناوی گەیلان بوو ئەوە لە ئینفرادی سەرێ ئیدی لێدانەکەش بەو زۆرە بوو چاو دەست و پێتیان دەبەست ڕوتیان دەکردەوە ئەوزە لێدە هەتا بە خۆیان ماندی دەبوو چەند کەس بوون زۆر بوون زیاتر لە 2 کەسی
چونکە دوو کەس بەس فەلاقەکەی ڕادەگری چونکە جارێکی ئەمن چاوم کراوە کاک قادت دەستم یاشل کرد بوو دەستی خۆم کردەوە و چاوم کردەوە خودا دەزانی والله وبالله وتالله ئەگەر درۆی دەکەم هەردوو چاوم کۆرێک ئەوانە لۆیە لەو کاتیەوە دەرێم ئەوانە ئەکبەر زەبانن ئەوانە بەس ئەو کاتەی ئازانە کە چاو و دەستی خەڵکی دەبەستن کە دەستم کراوە چاوی خۆم ویستم لادەم ضابط تحقیق و مازابط تحقیق و هەموو خۆیان هاوشتە بن مێزەی قڕۆیان لە دیواری کرد و ئەویت کە چووە دەرێ والله وبالله وتالله لەو حالەتەی زۆر دڵخۆش گوتم عوافی لە بۆ منەکی دەست و چاو بەسترای ئەو هەموو زاڵمە کێبڵیان پێ چەند سەعاتە لێم دەدەن ئەوەش غیرەتەکەیانە کە یەکێک چاوی دەکرێتەوە هەموو قڕۆیان لە دیواری دەکەن هەموو ئەوە ڕادەوەست نەکو بناسکێت ئەوسە کاک مادی لێرە ئەوە برادرش کەش لە باسی کردوتی اسمە دەرگوشی لێرە ئەمە مدیر زیندانە گوتی لێ دەدام گوتی وەختێک چاوم بۆ گوتی قسمە دەرگوشی هەراتە ژۆرێ وتی بڕۆ کورس چاوی قەپاتکەنەوە یعنی ئەوانە چەندە ترسنۆ کرد بەس ئازان ینی لە کاتێکدا دەوڵەت بە خۆیانە مدیری ئاسایشە کەچی دەترسێنە بەرەوەی دەزان ئەو تاوانە دێتەوە پێشیان بەڵێ ئەوزەکە قادر چتکە ئەمە تەعزمی بە ئازاد پشدەری هات ئازاد پشدەری یەکەم ڕۆژ ئەمنی دیت بوو بەڵام لەوە چاوم کراوە خۆی لە بن مێزینا ئەمن ئەوە تێ نەگەیشتم چونکە لەیوابی ئەگەر قسەم لەگەر بکە نایناسم ئەتوو مەسەلەن پێرێ قسەمت لەگەر کرد تاچی خۆم ئاخر بەچنەوە عەچی هاتی دیسان تحقیقم لەگەر دەکەی دەشتەوێ نەتناسم ئیدی لێ دەزانم ئەوەی بەرامبەرم کە تحقیقی لەگەر من دەکرد عینەن دەنگ بوو ئەوەی پێش سێ چوار ڕۆژ تحقیقمی لەگەر دەکرد بەبێ چاو و دەست بەسترایی ئەتوو مەهدی ئەتوو فلانی ئەتوو نازانم چ ئەو یەکەم ڕۆژ کە گیرام یەڵە بیبەنە قاعەیەک پرسیارێک لێرە دروست تو کەنامەی ئەو خزمەی خۆتدا بە ئازاد پشدەری نەدا ئازاد پشدەریان نامەکەت هیچ مەفعولی نەبوو بەدی دام ئازاد هیچ گوتی ئەتوو کوڕی پلچی کوڕی خاڵی عەزیزی گوتم گوتی باشە ئیدی هەر خۆزگە نەم گوت با کوڕی خاڵی بیمە یعنی هیچ فەرقی نەبوو ئەوجە لەسەر ئەو مەوزوعەش ئەمن لەو کاتیەوە ئەمن لەگەر ئەو عەزیزەی قسەم نەما تەواو 3000 چوومەوە کوردستان 2005 2012 2015 چاوم لە ناو چاوی ئەو عەزیزەی نا سەلامم لێ نەکرد چونکە بەخۆی باش دەزانی لۆزار سەلامم لێ ئەگە ئەو عەزیزە نەبایە ئەم لۆ خۆم تەسلیمی حاشاک ئەو سەگان بەڵێ لەوەشکان شێوەشکەن زدانانەی کە جگە لە لێدان بە کێبڵ چیتکەیان لەگە دەست و پێیان چەپ و ڕاز دەبەستایەوە چیتکە شێوت ئەشکەن زدانشکا بووە بێتە بیرت لە ئیتکیان دابیتن کە باسییان کردبی لە نێوان خۆتان تۆمارکردنی مێژووە ئەو ببیندرێتن وەکو زیندانی ئەبوو غرێب وەکو ئەمنەکەی سلێمانی و هەولێر بەڵێ دوو برایان کرد بوو ئی خۆشناوەتی بوو ئیدی ئەو دوو برایە هەر دەپەنجەی نینۆک و پێیان دەرهیناوە گوتم چتان کردی ئەنگۆ دەیگۆ قەت لە چیان بەسەرمەدا ساخ کردیتەوە و کە ئەمە نەما کردی ئەوزە بێجگە لەوەی مەجموعە کسپای ڕزگاریان گرت بوو عینە لە مەسیفی لەسەر مەوزوعەکی زۆر تافە زۆر قۆڵ بخۆشیان نەیان دەزانی ئەوزەوەچی دەچوێ وێن دەرێ محکەمەتیان لەگەر دەکرد با برین تحقیقیان لەگەر دەکرد کوبرێ ئەوان على ئەساس پارتی بوون تحقیقی وان زوایز بوو یعنی ئەوەندا بە ئەشکەنجە نەبوو لەگەریان ڕێخستن و ئەو شتانە کە چوونە وێندەرێ على ئەساس نەیان دەزانی لەبەر چیدا کە چوونە وێندەرێ حسێن پەرلەمان محکەمەی دەکردی و حاکم بوو لێشتی دەدا حسێن پەرلەمان هەموو باز کە هەم زەلات بووە هەمیش دادوەر بووە بەڵێ ڕەحمەت لەداک و باب ئەوزە ئەگەر بێت و یەکێک لە ئاسایش بێتە بن دەستی حسێن پەرلەمانی دەرێ الحەمدولله لێ مشکلە نییە ئەمن بە مانگ لە بن دەستی حسێن پەرلەمانی دەمینێمەوە بەس نەقلم نەکەنە ئاسایش یعنی کە ئەنەما لێدانەکانی حسێن پەرلەمانی هەوا دادەوەشێنی بزەڕەت دادەوەشێنی وەلەو لێت دەدا بەڵام داوەشاندنە بە نسبەت لێدانی ئاسایشی و ڕێخستن و ئەو قەسابخانەکانی دی خەڵک تعزیب دەدەن ئەو مەجموعە لەسەر ئەوەی گیرابوون ئەوانە حزبی ئاگرین ئیدی پاشویش زۆریان لێدرا حزبی ئاگرین چی هەتا ئێستا من نەمزانی بەڵێ پارتی بۆ گیرابوو بەڵێ کاکێ مەهدی بەلەوەی ئەوە بی
باشە ئەو ئاسایشانەی لە تویان دەدا چی بوون مەسەلەن لەو سەردەمدا ئەگە بێتەوە بیرت بۆچی گوتم ئەوەی لێمی دەدا ئازاد پشدەری بوو کە کوڕک بوو بە ناوی سەمیر تەکسی بەناوبانگ بوو ئیکۆڵانی عارەبان بوو ئەو سەمیر تەکسیە لێم پێچاوە گوتیان بەخۆی یعنی فعلی لەگەر کرایە داچی گەوادەیە یعنی کچەکەی خۆی بە ئیش دەیەخیتن بە هەر حاڵ ئەو کەسە ناوی سەمیرە ئەو سەمیرە لێتی دەدا ئەو سەمیرە لێمی دەدا دڵشاد یوسف لێمی دەدا ئازاد پشدەری لێمی دەدا سەگەکی منتیقەی تەیراوەی هەیە معدل دەڕوات و دێت و دەڕوا ئەویش کوبەی چایچی بەردەرگەی دڵشاد یوسفیە بە ناوی حەسەنی ئەویش لە خەڵکی دەدا ئیدی لە ناو سوێندەرا ناوی دەینە بیلال ئەو بیلالە لە سزنە ئەو بیلالە ئەگەر مەلای مزگەفتێ بچوو باە ژۆرێ دەبایە تێر شەقی لە دەستە خۆی نەبوو لێدانەکە دەبا لێدا لە دەستە خۆی نەبوو نەی دەپرسیە تو چت کردیە چت نەکردی مەسەلەن دەهاتی تێر شەقتی دەکرد ئەو زەد لێتی دەپرسی مەسەلەن شەخص هەبوو پیاوەکی گەورە و گورانسەر بە جەمەدانی هەنچی باپیری دەیدا بەڕاشتە یعنی نەیدەتانی لێنەدا کاک مادی نەیدەتانی لێنەدا یعنی ئیجباری دەیتانی لێ نەدا نانە ئازاد بوو ئەزەوەچی ئەو کوڕە دەهات ئەو بیلالە دەهات ئیدی سزن هەموو سامت دەبوو دەیان وز بە بیلال هاتی ئەوەندە بە کەلکی من هات وەچی لەسەر قەسعەیدا دەنیشت ئەسعا ئەوەندە بە کەلکی من هات دەیگۆ بخۆ نانی بارزانیە بخۆ کاک مادی ئەو ماوەی ژیرە تو هیچ دادوەرە ئەوە پارێزەرت هەبووە بەڵکو پرسیارە دەکرێ گەرنا مەسەلە ئەوە نییە پارێزەرت هەبووە ئایا مهاجەت هەبووە و ئایا دادگای حکم بدرێ و ئەوە لەگە بکرێت ئەگەر شتانە نەبوو ئەو شتانە نە دادگام دیت نەوەرەقەکەم دیت نەمحامیم دیت بەڵکو 100 دیناریان لە بۆ من ناردبوو 100 دینارەکەش نەگەیشتە دەستم 100 دیناری ماڵیشیان لێم ئاخری وەچی بەر بووم گوتیان 100 دینارەکەت بەدەستگەیشت گوت بابە هەربووس بن 100 دیناری ینی بینە سەر ئەوەی ئەدی چۆن ئازاد کرای بوو لە غورفەچی دوو بەسەیان دانابوو ئەو غورفەیە گۆڕی مەجرای پیسایی ئاسایی شەپڵان لەو جێی کە سزم بوو هەموو دەهاتەوێ دەیگۆشە و هەبووە لەسەر دوو پەنجەی لە زاویەکی ئەوها خەوتی مەد لەسەر دوو پەنجەی پێی ڕاوەستایە هەموو بوویتە پیسایی دەگەن لە من کاقادت سەبەر هەرمووی زوو هاتیە حاشاک هەرمی زوو هاتی هەتا وەی لێ هاتیە و کابرای چیتە بوو زاویەکی هەموو پیس بووە ئیدی لەسەر دوو پەنجەی ڕاوەستایە لەسەر دوو پەنجەی یعنی دانیشتێ لە چینچک بەس یعنی تەواو هەموو قەلبی نەبتە پیسایی هەر زۆر بێتام بەتەما بوون بزری بکەن بەڵام ئیدی خوا نازانم ئەویش 99 گیرە لەگە ئەو کابرایە لەگە ئەو وەلیدەی ئەوی باسی دەکەن بەربووە ئەنگۆ برن ئەوەی چ بوو جەریمەی چ بوو جەریمەی ئەو کابرایە ئەوەن دەبوو یەکەکی کوڕەکی تو ئیوی ئەویت کە نەیدەهێشت خۆڕی و سەرسەری و شەلاتی بچنە ناو ماڵان بچنە ناو گازینۆیان بچنە بازاران دەیگرت لە خۆی دەیبردنە مزگەفتێ زەمبی ئەو کابرای ئەوەن دەبوو کو ئەتوو منداڵی منتیقەی نسحەت دەکەیت نەبتە پارتی کاک مادی بێنە پرسیاری کۆتایی چۆن ئازاد کرای یعنی ئایا بە دادگا ئازاد کرایان بە واستە وەکو حکوومەتی سوفەل وەکو قەشمەری خانەیەک بڕۆ ژۆرە و بڕۆ دەرێ بەرێ کاقادر ئەوە کوبری داکەم هەزار ڕەحمەتی لێ وەچی هەموو ڕۆژێ لە پێش دەرکەیدا دەنیشتن ئینتیزاری من دەکاتن کەنجی دێتەوە کەنجی بەری دەدەن جیرانێکمان لە بەرامبەرمانە ئەلەمینیۆمی دروست دەکاتن دەرێدایە ئەتی لۆ خۆت و هاتێکدایە لۆ خۆت و هاشڵەشان دێ لۆ ناچێککن زەودەت نەجاری مەهدید لە بۆ بەردا ئەوش دەرێ لۆ زەودەت نەجار چییە زەودەت نەجار غێر على ئەساس ئیکۆڵانی مەیە و لەگە منداڵی کۆڵانی تۆپانێ دەکا و لەگە منداڵی کۆڵانی هەردەستی دادەنیشی لە کۆن
ئەوە کۆنا دەرێ زەودەت نەجار ئێستا کە بوویتە وەزیر هەرێم والله ئیلا ئەگەر زەودەت نەجار لە بۆت بەر بدات زەودەت نەجاریش وڵداش زاوای ئەو فەرهادەیە کە بەرامبەرمانە دوکانی ئەلەمنیۆم دەچیتەکەن داکەم هەزار ڕەحمەت لێبی دەچیتەکەن زەودەت نەجاری دەرێت زەودەت نەجار ئەمن لێرانە لە پێش دەرکەت ناڕۆم لەبەرەوەی ئەمن 3 مانگە دەچمە پێش دەرکە ئاسایش کەس پیشانم ناداتن ئەو کوڕە یعنیداکە 3 مانگی ڕەبق هەموو ڕۆژە چتە بەدەم ئاسایش ئەو هەر جارێک دەیگۆ ئاسایشەی حاشاک هیچ پوچ بەناو عەقسەکی بەڕێمی دەکرد و ئەمنیش بەدڵ ساردی و بە گریان دەهاتمەوە بەداخەوە کەچووم گوتیان وەرە سەرێ ئەو کەسەی ئەمنی برد لە بۆ ئینفرادی لە بابەبرێ لە بۆ قوفەی ئەوم دەبا مدیری دەبا ئەمن لە خوارێ بووم لە سزنی خوارێ بووم قوفەی مدیریش لە سەرێ دەڕۆی ئەو حەوشەی دەڕۆی ئەو حەوشەی دەبڕی هەتا دەچێت سەرێ دەستمی نەگرت بوو بەمنی گۆ هەست بە چ دەکەی ئێستا گوتم یان دەم بەنە ئینفرادی سەرێ یان دەم بەن ڕەمیم دەکەن چونکە بەڕاستی من ئەوەندەیان لێدا بووم ئەوم بەخۆم نەما بوو ئەوزە کابرا بەمنی بوو گوتی ئێستا ئەگەر ئەمن بدوەمە ژۆرێ لە بۆ سچەند ئەمن ئەو هاتوون دەست دەگرم خۆڵی لە قۆڵم ناگوتی تند ئەو دەتگرم ئەو زە دەدۆمە سەرێ گوتی ئێستا بزانە بەرتمدایە ئەتوبەر بووی باوڕم نەکرد گوتم من بۆ بەنە ئینفرادی سەرێ چونکە ئینفرادی سەرێ لێدانی زۆر خراپتر بوو لە ئینفرادی خوارێ چونکە ئینفرادی سەرێ نەدەدیترای کەس نەتی دەدیت بەڵام ئی خوارێ بەتانی دادەوە و حەڕەسی ئاگادارکەوە و مراقیبی ئاگادارکەوە ئەو شتانە یاخود ئەوە حاصل کەچوومە شۆرە غورفەی مدیری دیتم زەودەت نەجار لەوێندەیە ئیدی کە ئەمن لە سجن بووم زەودەت نەجار وەشی من و تو عادی ئینسانێکی عادی بوو تو مەزان ئەمن کە سجن بووی مە زەودەت نەجار بوویتە وەزیر نازام ئێستاش نازام سەرم لێ دەرنەچێتەوە مۆسوعەت تو بۆ وەزیر نازان سەباح حەسوور گوتی وەزیرێکی گەورە و گران هاتیە لە بە خۆڕێکی وەچی تو دەپاڕێتەوە ئەوش بەڕاستی قەشمەریم پێ هات گوتم ئەوانە هاتیینە پێم ڕادەبێت زەودەت چییە ببیتە وەزیر ئەو کابرایە بێتن وەزیرێکی گەورە و گران هاتی چکەی ڕۆژێ تۆپانێمان دەکرد پێکەوە لە کۆڵانی زەهاوی وەزیر ئەمنیش گوتم زۆر سپاس دەستت خۆش بی و نازانم سێ و کاک گوتی ئەحمەد ئەتووی ئەحمەد برامە گوتم نا کاک زەودەت ئەحمەد نیمە من مەهدیمە گوتی مەهدی بابە تو لۆوە دەکەی گوتم تەواو تۆ لەسەر دەستی گۆم چتکەوە ناکەم گوتی ئەوە لەسەر دەستی کاک زەودەتی ئەوە سەباح حەسوور لەسەر دەستی کاک زەودەتی جارە شتکە بتبینمەوە لێرانە هوردت دەکەم گوتم تەواو زارشکە لێرە نامبیتنەوە ئەوزە ئەمنی برد کە ئەمنی برد زەودەت ئەمنی لە غورفەی مدیری دەرهینا ئەو ڕۆیشت قسەم لەگەر دەکاتن ئەمن هێشتا کوبری باوە بە مەوزوعەکەی ناکەم ڕاوەستایمە ئەو دەڕواتن قسەی لەگەر من دەکا منیش ڕاوەستایمە ناوێرم بڕۆم ئەوەندە ترسایمە گەیشتە ئەو لای ئاوڕی داوا کورەگوتی وەرە لۆ لەوێ ڕاوەستە گوتم ئەمن لەگەر من تا کورەگوتی وەرە لەگەر تومە لۆ ڕاوەستایە گوتم ئەنگۆ بەڕاستی تانە یعنی من بەر بوو گوتی وەرە کاچی خۆم وەرە ئیدی ئەمنی بردە کوبری ئەمنی بردە ناو سیارەی دیتم سیارە و حیمایە و سەکتار و ئەمنی بردەوە پێش ماڵێ ئەمنی بردەوە پێش ماڵە ئیدی ئەوەندە ما کوبری پڕدەمە دەستی ماچ چونکە لە شوێنەکی ئەوها ئەمنی دەرهینا ئیدی هەرچێ دەرتی بهینا بە حتمەن دەستیت ماچ دەکرد چونکە ئەمن تەمای ژیانم نەما بوو کاک قادر ئەوە بە کورتی لە بۆتان دەژێرمەوە ئەم زارشکە عینە لە ژێر تەعزیب ئەو پشتە سەرم ویستمەوە لە عاردی دەم بتەقێنم هەر بمرم نەمینم لە ژیان نەمینم ئەو دڵشاد یوسفە خۆڕیا بە پێڵاوی هات لە کوبرێ لە دەومینە پێڵاوی لە دەومنا بەسە سرم کەت على ئەساس من سرم چیتکە لە عاردی نەدەم ئەوزە لە حەشمەتی خۆم گەزەم لە پێڵاوەکەیدا کوبرێ بنەکەم لە سەرەکەی لێ کردەوە لە حەشمەتی خۆم و یعنی ئەتو چاو دەستت بەسترایە بە هەموو شتی دەست بە شەڕی یعنی بەدانیش بە شەڕ ئەتو حیسابکە لەو حالەتەی ئەتو شەڕیان لەگەر دەکەی بەڵام ئەوان زەبانن دەست و چاوی تو پێتیان بەستیە ئەتوش بەتەڵەکەی کە هیچت پێ ناکە ئیدی ئەو کاتیش کە پێڵاوەکەم لێ کردیتەوە لەسەر ئەو حاڵێک کە پێڵاوەکەم لێ کردەوە زیاتر تووڕە بوو على ئەساس پێڵاوەکە تورکیە ئەو دەوەم لە مێشکی مایە بۆ پێڵاوە تورکیە پێڵاوە تورکیەکەمی دەڕان یعنی خەمێ ئەو پێڵاوەکە دڕاندیە
نەک ئاوەکەندەوی یانەی ئینسانێک دەدرێتن دڵشاد یوسف ئازەتونی پیس زوونی بێعزەلات کاک قادر وەڵڵا وەبیلاوەتی ئەوزا من لەو کوڕم پرسی لە یەکەکەم پرسی کە پێشتر لەگەری هاتوچی مزگەفت تێم دەکرد عینەن وەچی خۆی بوو بەڵام ئەو تۆبەی کردو گوتی دڵشاد یوسف ئەمن و دڵشاد یوسف لەناو ئەو خەرابەی پێکەوە کەرمان ئەوە دەکرد منداڵمان ئەوە دەکرد ئێستاکەش کوبری تەتەوڕی کردی دڵشاد شتی تکەی لە بۆ دێتن شتی تکەی لە بۆ دەبن ئیدی ئەو دڵشادەش هەر ئەو نەوعانە لە ئاسایشدایان نایە ئەزیەتی ئەو کاک مەهدیەمان دەتوانێەوە بڵێن بە هەموو دڵشاد یوسفەکان لەو هەولێرەی دەیان جەلات هەبووە دەیان زاڵم هەبووە بەڵام ئێستا نەوەکانیان پێیان شەرمە ئەو بابەیان هەیە لە بەعسیەکان لە یەکێتیەکان و بەر لە بەعسیەکان هەتا لە سەردەمی عەرەز قەومی و نازانم چێ و لە هەفتاکان ئێستا هەمووانەی لە زیندانەکانی ڕایەت بوونە ئاکرێ بوونە قەڵاچۆڵان بوونە لە باشان بوونە پێیان شەرمە یان ئاوا چاوی خۆیان دەبەستنەوە لەبەر ئەوەی ئەو کارەی ئەوان کردیان تاوانەژی زۆر قێزەوەنە نەوەینەوەکانیان نەفرەت لێ دەکەن ئەوان نەحەقیان نەبووە کاک مادی کە ترساینا لە تو نەترسان لەوەی ترسانی ئاوا ناویان بڵاو دەکرێتەوە ئاوا ڕسوا دەکرێن لە مێژوو و ئیشی مەش ئەو پەیامەیە کە پێیان بڵێن ئەنگۆ ئەوڕۆ ئازاری خەڵک دەدەن ئەوڕۆ خۆتان پێ ئەنتەرە لەسەر ئەو خەڵکەی بەڵام بزانن سبەی مێژوو دەیان ئیمپراتۆری لوزایە ڕسوا دەبن لەم هەولێر و لەو کوردستان و لە سلێمانی و گەرمیان پەیکەی تاواندانۆ دەکرێت مناڵەکانتان پێیان شەرم دەبی ئەنگۆ ئەو بابە بێویژدانە بوونە کە ئاوا ئازاری خەڵک دەدەن ئەوە ئازادی نییە کوڕی هەژاری کورد مەهدیەکان دەگرن دەیخەنە ژێر تەعزیب پێڵاوی لە دەوی دەنێن ئەوە لووتکەی ترسنۆچیە و لووتکەی خیانەتکردنە لەگەر خوێنی شەهیدان ئەوەیەک کاک مەهدی دوای شت ئەوە لە بیرمان باز لە خواردن بکەین خواردنتان چۆن بوو یان ئەگەشتر لە بیرمایە کۆتایی پێبین بەڵێ خواردن لە ئاسایشی هەولێر بەڵام بەس نانی نیورانەی باش بوو مەسەلەن برنج و فاسۆلیا دەهات ئەو کات نەوەک سبەینان یان نۆک بوو یاخود نیسک بوو نۆکە کەشک و یعنی لەوانەیە لترێک ئاوتیان بداوایە لترێک ئەو لەناو ئەو لترە ئاوەی 5 زمکە نیسکت هەڵبژار بشمارتوایە یاخود بەخوای بەچاوی ئەو کەسی هەمومان خۆشمان دەوێت درۆی تێدانی یعنی بەدەستی دەژمێردراست نیسکەکان سەمونەکی گچکەتیان دەدای ئیدی ئەتوو دەبایە بەو ئاوەی خۆت تێرکەی تێردەبی تێرنابی مشکلەی خۆتە سبەینان یان نیسک بوو یان پیازاو بوو ئێوارانیش یان نیسک بوو یان پیازاو بوو ئەوە کوری غەڵەت قبوڵی نەدەکرد میوڕانانیش برنج و مەرەکە ئەوە ئاسایشی هەولێر بەڵام ڕێخستن و مەسیف و ئەوانە برنج و مابرنج نەما هەموو دەمێ نیو لتر نیسک نیو لتر ئاو لەگە 4-5 نیشتی هاتێکەڵ بوو لەگە سەمونە چیان دەدایێ ئەوە سبەینێ و ئێوارێ نانی میوڕانێ نەبوو ئیدی نووسنیش وەچی ماسی بوو نووسن کاک قادر نووسن دەبوویە قالب لە سەلایەکی دەبایە بنووی ئیدی سمتت بە سمتی ئەوەی وەدەنا عیبنەی پێشت بە پێشی ئەویتکە وەدەنا ئەویت کە هەر ئەوها ئەویت کە هەر ئەوها ئیدی تەواو هەتا سبەینێ هەر دەستایەوە ئەوانە سڕ دەبوو ئەوانە جێگای هاتوچوونی نەبوو ئیدی زۆر وەزعی ناخۆش بوو وەچی ماسی لەناو قالبی دەنای ئەو ڕسمەکی مەلا مستەفاشیان لەوێن دەردا بوو ئەگەر بێت 2 سعات پاش سعات 12 شەوێ چاوت ئەگەر درێژیش بای چاوت کرا باوە مراقیبەکە دەیگو ئەتوو زەنی خراپ لە بۆ ئەو ڕسمەی دەبێت چاوت قەپاتکە دەبێت چاوت قەپاتکەی ئەگەر چاوت کرا باە یعنی تو زەنی خراپ لە بۆ ئەو ڕسمەی دەبێت کاک مادی چیتر ما بتێ بیڵێ لە بۆ جێگرانیان شتێک سەرنج ڕاکێش بیان بتەوێ بیڵێ پەیامە کتەبی ئەوەی ئەمن دەمە بیڵێن ئەو کەسانێک کە ئازار دراینە ئەو کەسانێک کە ئەشکەنجە دراینە خاستن ئەگەر یەکێتیە بەدەستی پارتی ئەگە پارتیە بەدەستی یەکێتی ئەگەر بێت و ئەو سڵگانەی وەکو دڵشاد یوسفەکان تعزیبی من و ئەو نەدەن ئەم کەس تعزیب نەدەدرا ئەزە تۆڵی خۆتان لە زیاتی لەسەر کردەکان بکەنەوە بڕۆنە پێش
ئەو کەسانەی کە بە کێبڵ کێبوڕەکانتانی ورد کردی ئەوان تاوانباری سەرەکیینە. ئەمن بیدایەت کات قادر پێش ئەو ڕسمەی دڵشاد یوسفی لەگەر مەسعود بارزانی کوڕی ببینم دەمگو مەسعود بارزانی شتیوا نازانی بوو دەبیتن مەسعود بارزانی بزانی خەڵک ئەو های لێ دەکەن. بەڵام ڕسمی دڵشاد یوسفیم لەگە مەسعود بارزانی کوڕی دیت گوتمە من ئەمەلەکەم هەبوو بە مەسعود بارزانی ئەویش نەبوو. گوتمەوە لە بزانە لە چێ دانیشتێ دڵشاد یوسف؟ دڵشاد یوسف مجرم ئەکبەر مجرم کوبری دڵشاد یوسفیان دانابوو کە على ئەساس زەحمەتترین فلتەر کە پێدا بچی ئەتو لێی دەدەی ئەگەر احترافی نەکرد دەینێریەک نەوی ئەتو لێی دەدەی ئەگەر احترافی نەکرد دەینێریەک نەوی ئەگەر احترافی نەکرد ئاخری دەینێریەکن دڵشادی على ئەساس مجرمە پیسەکە ئەگەر لە فلتەری دڵشادی شتێ پەڕی ئەو ئەتو ئەگەر احترافت نەبوو ئەو زەبەردەبێت ئەتو بەبێ لێدانی دڵشادی بەرنابێت دەبی بە فلتەری دڵشادی دابچی. دڵشادیش ناسرایە زۆر زاڵم و بێدین و قەدارە. ڕۆژی ویش دادێ ڕۆژێک دادێت ئەویش وەکو هەموو بەرپرسانە یەکێتی لە هەولێرێ ئەوەی لەگەر تو کرا دڵنیا لەگە خەڵکی کەش یەکێتیەکان کردیان یعنی وەبەر لەوی ئەمە دەیان چیرۆکمان لەسەر بەعسیەکان ئەم نەگاندی بەس بڕوا بکە ئێستا چێ لە دەوێری بڵێ بابە ئەمن لە ئاسایشی یەکێتی بوویمە ئەزیەتی خەڵکمدایە چێ دەوێری بڵێ لە دایرە ئەمنی هەولێرێ تەعزیبی خەڵکماندایە خۆدایان کوردی تێدا بووە ئاسانەوە دەبتە لەکەیت شەرمەزاری بۆیە دەرێم ڕۆژی ئەوانەش دادێ ئاوا مناڵەکانیان نەفرەت لە باوچیان بکەن مە کاک مەهدی ئەگەر شتێشکردنما کۆتای پێدەین بەڵێ زۆر سپاسکە قادر بەڵام ئەگەر بێت و ئەنگۆ ئەوانە ڕسمتان لەکردنە ئەوانە دەبی ڕسواکردن ئەوانە دەبی بەڕاستی لە ناو ئەو میلەتەی نەبینێت ملەتی کورد ئەوەندە غەدار و بێدین و بێشەرف نییە خەڵکی وڵاتی خۆی ئەو حالە لێ بکاتن خۆی ئەو حالە لێ بکات. ئەمن لەوانەیە لە چاوی ئەوەی دیتیتم هەر هیچم لێ نەکرایە ئەمن مجرد لێم درایە بە کێبڵی لێم درایە یاخود ئازار و ئەشکەنجەشی زۆر میاندایە بەڵام ئەوەی ئەمن دیتم زاروار دەرێم الحەمدوللا ئەدی ئەگەر ئەو هامیانی زۆر سپاس کاک مەهدی سپاس هاوڕێیان بە هیوای هەر یەکێشتر چەند هاوڕێش کەس داوایان کردیە کە دیداریان لەگەڵ بکەین ئێمە لێرە پەیمان دەدەن هەوڵ دەدەین ئەو مێژووی هەڵدەینەوە ئامانجیشمان تەنیا لەو ڕوانگەوەیە بزانن تاوان کۆن دەبێت بەڵام نافۆتێ و دوو ئەو جەلادانە ناویان بستنە ناو مێژوو واز بێنن لەو کوڕە هەژارانە ئێمە خەباتمان کرد یەکێک لەو بۆ کارانەی خەڵک کە دەچۆ شاخ لە دژی ئەشکەنجەدان بوو لە دژی گرتنی بە زۆرم لێ بوو لە دژی ئەوە بوو هەر مەسەرە کورد و کوردستان نەبوو لەبەر ئەوەی ئەتو کە کورد بووی دەژیرای ئەشکەنجە دەدرای دەتەوێ ژیانشک و ئەوروپای کە کەس ئیهانە نەکرد یان ئێستا من 21 ساڵە لێرەمە تا ئێستا نە پۆلیسێک نا ئاسایشی ئەو وڵاتان ڕۆژێک چاوی لێ سوور نەکردیمەوە ئیهانە چی نەکردیمە کەرامەتمان بۆ گەڕایتەوە ئێستا هەست بە کەرامەت دەکەین خەبات شۆڕشش واتە گەڕانەوەی کەرامەت و ئینسانیەت. زۆر سپاس بۆ کاک مەهدی ئەو زۆر سپاس تایبەتش بۆ کاک ڕەزدەرگراوی سەربازی وێنی پشتکامیرەکان سەرکەوتن هەر بۆ خەڵکی بە مرۆڤی بە